دوایین چالاکی یادی 37مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە گۆرانی بە تەنها جێمەهێڵن بوو کە لەلایەن خوێندکارانی کۆمەڵگەی کورجینیە سیناحکومی کە لە سلێمانیەوە هاتبوون گۆرانیەکان پێشکەش کرد لەبەردەم مۆنۆمنتی هەڵەبجە. من وردەکاری زیاتر و قسەی زیاتر لەگەڵ خۆیاندا دەکەم. مامۆستا هۆگر وەردەگرم. مامۆستا سڵاوت لێبێ، پێمان بڵێ چۆن بۆ ئەمڕۆ هاتنە ئێرە و ئەم چالاکیەتان پێشکەش. سەرەتا بەخێراتنی بەڕێستانەکان بۆ ئەم مۆنۆمنتە پیرۆزە شکۆمەندە دیارەوەکو کۆمەڵگەی پەروەردەی کورجنێ سەستاین بە حازەکردنی سرودێک بە هەڵەبجە. پێمان خۆش بوو لە سێم ڕۆژی کارنەڤاڵی یادی کیمیابارانی هەڵەبجە پێشکەشیەوەی ئەزیز و خەڵکی هەڵەبجەی بەڕێزی بکەین. پێیانتان چییە بۆ خەڵکی هەڵەبجە؟ پەیاممان ئەوەیە وەک ئەم خوێندکارانە کە ئێستا ئێمە لە سلێمانیەوە هاتوین، ئێمەش هاوخەمین بۆ ئەو کارە ساتە دڵتەزێنە. ئامانجمان ئەوەیە ئەم یادە بە زیندوی بە بەرزی ڕای بگرین و هەمیشە لە ناوناخی تاک بە تاکی خوێندکارانی ئەزیز و هەروەها ناو نەتەوەی کووردا بە زیندوی بێڵینەوە. خۆتان تا چەند هەوڵتانیاوە لە ڕێی چالاکیەکانەوە ئەم جۆرە یادانە بەرز ڕابگرن؟ لە ڕاستیە ئێمە وەکو مامۆستایانی میوزیک یاخود مامۆستایانی کۆمەڵگەی پەروەردەی کورجینێس دایم جەخت دەکەینەوە لەسەر بۆنە نیشتیمانەکان، بۆنە نەتەوەیەکان، بۆیە کە ئەم جیلە تازەی کە بەڕێگەوەن دایمە هەست و سۆز و هەستی نیشتیمانیان بە بەرزی و بە باخەوە لایەن بمێنێتەوە. Shine.